ئەمریکا بۆ زۆر کەس وڵاتی خەون و ئازادیە، هێزێکە بۆ بڵاوکردنەوەی چاکە بە جیهاندا، بەڵام بۆ کەسێک ئەمریکا هیچ یەک لەوانە نەبوو، کەسێک کە خەونەکانی دەبنە قوربانیەکی دیاری سیاسەتی دەرەوەی ئەمریکا. کاتێکیش دێتان وڵاتە ئازادیەکانی قسەکردنی سنووردار دەکرێت. ئەو کەسە مەلا مستەفا بارزانی دیارترین شۆڕژگێڕی کوردی سەدەی بیستەم بوو. 100,000 Peshmergas could continue the struggle. ئەو کوردانەی ماوەیەکی زۆرە لە ئەمریکا ژین، چەند وێنەیەکی بارزانیان لایە. لەم چەند وێنەیە زیاتر ڕیکۆردێکی ئۆتۆی بینراوی ژیانی بارزانی لە ئەمریکا دەست ناکەوێت. لە وێنەکاندا بەجاتی ڕانک و چۆخە یاسایی کە لە شاخ لەبەری دەکرد دەبینن بارزانی قات و بۆینباخی لەبەردایە. ئەم وێنانە بۆ دوای شکستی شۆڕشی کورد و نەخۆشکەوتنی بارزانی دەگەڕێتەوە. بارزانی کە خاوەن بەدەنێکی بەهێز و پڕ بووە، لەم وێنانەدا هیچ ئاماژەیەک نابینرێت کە تووشی نەخۆشیەکی کوشندە بوو بێت. نەخۆشیەک کە وای لێ دەکات جارێکی تر نەتوانێت شۆڕش بەرپا بکاتەوە. کاتێک مەلا مستەفا بارزانی لە ئێران نەخۆشەکەوێت، نایەوێت لەوێ چارەسەر بکرێت. دێتە ئێرە نەخۆشخانەی جۆرجتاون لە واشنگتنی پایتەختی ئەمریکا. بێگومان ئەو کاتیش سیستەمی تەندروستی ئەمریکا هەر زۆر باشتر بووە لە سیستەمی تەندروستی ئێران. بەڵام هۆکاری ئەوەی کە مەلا مستەفا ویستوێتی لێرە لە ئەمریکا چارەسەر بکرێت تەنیا بۆ پاراستنی گیانی خۆی نەبووە. مێژنووسان دەڵێن دوای شکستی شۆڕشی کوردی بارزانی ویستوێتی دوایین هەوڵی خۆی بدات بۆ بەرەو پێشبردنی دۆزی گەلەکەی. دەیڤید کۆرنەو کات دیپلۆماتێکی باڵای وەزارەتی دەرەوەی ئەمریکا بووە. سەرپەرشتی دۆسیەی عێراق و ئێرانی کردووە و دواتریش زیاتر لە دۆزی کورد دەکۆڵێتەوە و لەسەریە نووسێت. بارزانی بۆ چارەسەری پزیشکی هات بۆ ئەمریکا، بەڵام بۆ ئومێدەش هات کە بتوانێت بڕیاری بڕینی کۆمەکی سەربازی شۆڕژگێڕانی کورد لەلایەن هێنری کیسنجەر و ئیدارەی نیکسنەوە هەڵبۆشێنێتەوە. دەیڤید ئاماژە بەو هەڵس و کەوتەی وەزیری دەرەوەی ئەمریکا هێنری کیسنجەر دەکات کە تا ئێستاش وەکو خیانەتێکی گەورە لە نێو کووردا سیر دەکرێت. سەرەڕای چەندین جار بەڵێندان بۆ ناردنی کۆمەکی بەردەوام. ساڵی 1975 دوای ڕێکەوتنامەی جەزایری نێوان شای ئێران و سەدام حوسێن، ئەمریکا کۆتایی بە کۆمەکی سەربازی و مرۆیی وڵاتەکەی دەهێنێت بۆ کورد کە بڕەکەی 16 ملیۆن دۆلار بوو. ئەو شتەی بە دڵنیاییەوە گەداری نەبووم ئەوە بوو کە CIA چەکی دەدایە شۆڕژگێڕانی کورد بۆ ماوەی 2 تا 3 ساڵ لە سەرەتای 1970کان. ئەو کات لە ساڵی 1972 تا 1975 عێراق یەکێ بوو لە وڵاتانەی کە دۆسیەکەی لە ژێردەستی مندا بوو. بەڵام هەموو ئەو کارانە زۆر بەنێنی کرابوون و کیسنجەر تەنیا لای خۆی هێشتبوونیەوە. ئەمە بۆ بارزانی چاوەڕوان نەکراو بوو. کاتێک ساڵی 1973 ڕۆژنامەنووسی واشنگتن پۆست جۆنەثان ڕاندڵ لە شاخەکانی کوردستان دەبێت، بارزانی پێی دەڵێت ئێمە متمانە بە شای ئێران ناکەین، بەڵام من متمانە بە ئەمریکا ئەکەم. ئەمریکا وڵاتێکی زۆر مەزنە تا خیانەت لە گەلێکی بچووکی وەکو کورد بکات. بارزانی نامە بۆ کیسنجەر دەنووسێت. بزوتنەوەکەمان و گەلەکەمان لەناو دەبرێن بە شێوەیە کە بڕوا ناکرێت و هەموو لایەک بێدەنگیان هەڵبژاردووە. هەز دەکەین بەڕێزم، ئەمریکا بەرپرسیارەتێکی ئەخلاقی و سیاسی هەیە بەرامبەر گەلەکەمان کە پابەندی سیاسەتی وڵاتەکەتان بوو. جەنابی وەزیر، زۆر بەپەرۆشەوە چاوەڕوانی وەڵامی خێراتانین. بەڵام بارزانی هیچ وەڵامێکی پێناگات. ئۆتیس پایک ئەو پیاوەیە کە سەرپەرشتی لیژنەیەکی کۆنگرێسی کرد بۆ لێکۆڵینەوە لە کارەکانی ئیدارەی ڕیچارد نیکسن. ئەگەر ئەو لیژنەیە نەبووایە ڕەنگە کەس وردەکاری مامەڵەی کیسنجەری لەگەڵ کووردا هەر نەزانایە. راپۆرتەکە کە بە راپۆرتی پایک ناسراوە نهێنی بوو، بەڵام دواتر بەشێکی زۆری دزەی کردە میدیاوە. بە تەواوی ناڕاست. سەرەڕای هاوکاریەکانی راپۆرتەکە دەڵێت کیسنجەر هەر لە سەرەتاوە نەیویستووە شۆڕشی کوردی سەر بکەوێت، تەنها ویستویەتی حکوومەتی بەغدا
کە ئەو کات لە ڕژێمی کۆمۆنیستی یەکێتی سۆڤێت نزیکتر بووبەوە هەندێک لاواز ببێت. کاتێک لی دەپرسن بۆ خیانەتت لە کورد کرد، کیسنجەر بەڕستەیەک وەڵام دەداتەوە کە لە نێو ئەکادیمیستەکاندا ناوبانگ پێیاکات. کاتێک لە کیسنجەریان پرسی چ ڕۆلێکی جێرابوو لە وەڵامدا گوتوبووی ئەمریکا خەریکی کاری تەبشیری یاخود خێرخوازی نییە. ئامادەبوانی بەڕێز دکتۆر کیسنجەر حەز دەکات چەند وشەیەک هەڵسوکەوتی بێبەزەیانەی کیسنجەر بەرامبەر کورد دەچێتە نێو مەنهەجی دانکۆکانی جیهان. دەبێتە نمونەیەکی پڕبەپێست بۆ سیاسەتی ڕیال پۆلەتیک کە خودی کیسنجەرێکێکە لە داڕێژەران و جێبەجێکارانی. ڕیال پۆلەتیک یاخود ڕیالیزم ئەو تیۆرە سیاسیەیە کە پێی وایە لە بەدەستێنانی بەرژەوەندیە سیاسیەکاندا ئاسایی ئەخلاق بکرێتە قوربانی. ئەگەر یاسا سەرۆر بووە ئەوە هێنری کیسنجەر سکاڵای یاسایی نێودوڵەتی لەسەر تۆمار دەکرا لەلایەن چەند وڵاتێکەوە بەهۆی بێڕێزی و پێشەکردنی مافەکانی مرۆڤەوە. بەڵام هەڵبژاردننی ئەمریکا لەلایەن بارزانیەوە دەریەخات ئەو تەواو بێ ئومێد نەبوو بوو. هێشتا ئاواتەخواز بوو کە لە نزیکەوە بتوانێت کیسنجەر ببینێت و کاریگەری لەسەر دروست بکات. مامەلای لەگەڵ حکوومەتی بەریتانیا کردبوو، لەگەڵ حکوومەتی تورکیا و چەندین حکوومەتی عێراقدا، هەروە لەگەڵ حکوومەتی ئێرانیشدا مامەڵەی کردبوو، هەروە لەگەڵ حکوومەتی یەکێتی سۆڤێتدا. بەهۆی ئەوە ئەزمونانەوە متمانەیەکی زۆری بەکەس نەبوو. گەیشت بووە ئەو بڕواایی کە ئەمریکا وەک وڵاتێک کە باسی مافی مرۆڤ و کەرامەتی مرۆڤ و ئازادی دەکرد ڕەنگە ئەو وڵاتە بێت کە پاڵپشتی کورد بکات. دەگوترێت سەرەتا پەیوەندی دوور بە دووری نێوان کیسنجەر و بارزانی هێندە باش بووە کە بارزانی بۆ ئاهەنگی یاوسەرگیریەکەی سێ بەڕێی کوردی مروانکەیەکی زێڕ و مرواری بە خەڵات بۆ کیسنجەر ناردبوو. ئەمە یەکێکە لەو خانوانەی کە مەلا مستەفا بارزانی ساڵانی 1970کان سەردانی کردووە. لێرە لەم خانوەدا کاتێکی خۆشی لەگەڵ هاوڵە نزیکەکانیدا بەسەر بردووە. بەڵام مەبەستی سەرەکی سەردانکردنی مەلا مستەفا بۆ ئەم خانووە کە ساڵانی 1970کان ماڵی محەممەد سەعید دۆسکی بووە بۆ بەرەو پێشبردننی دۆزی کورد بوو. لەم خانوەدا مەلا مستەفا بە هاوکاری محەممەد سەعید دۆسکی و هاوسەرەکەی کە لە ئەمریکا لەدایک بوو بۆ وە ئینگلیزیێکی زۆر باشی زانیوە نامی بە زمانی ئینگلیزی بۆ حکوومەتی ئەمریکا و بۆ ڕۆژنامەکانی ئەمریکا نووسیوە لەسەر بارودۆخی ناهەمواری ئەو کاتی گەلی کورد. ئەوەندەی لەبیرم دێت دەربارەی مستەفا بارزانی هەرچۆنێک بێت زۆر هەوڵیدا یارمەتی کورد بدات. بەهۆی دۆسی کوردەوە گەیشتە ئەمریکا و لە هەمان کاتیشدا نەخۆش بوو. بەڵام زۆر بەزودی هەوڵیدا بۆ گەیشتن و گفتوگۆکردن لەگەڵ بەرپرسانی حکوومەتی ئەمریکا لەبارەی چارەسەرکردنی کێشەی کورد. بارزانی هەرگیز لە نزیکەوە کیسنجەر نابینێت. تەنیا دەتوانێت چاوی بە بەرپرسی پلە نزمتری وەزارەتی دەرەوە بکەوێت. کاتێک دڵنیا بێت کە ناتوانێت لە ڕێگەی گفتوگەوە کاریگەری لەسەر سیاسەتی ئەمزل هێزە دروست بکات، بارزانی سیاسەتی خۆی دەگۆڕێت. هەوڵدەدات لە ڕێگەی میدیاوە حکوومەتی ئەمریکا شەرمەزار بکات. بەڵام بۆم کارە ڕوبەڕووی گرفتێک دەبێتەوە. دوجار قەناعەتی بە حکوومەتی ئەمریکا و حکوومەتی ئێران هێنابوو کە ڕێگەی بدەن بگەڕێتەوە بۆ ئەمریکا بۆ چارەسەر بەو مەرجەی کە قسە بۆ میدیاکان نەکات. بارزانی بەردەوام دەبێت لە هەوڵدان تا چارەسەری ئەم گرفتە لە ناو چەقی شاری نیویۆرک دەدۆزێتەوە. لەوێ ڕۆژێک لە نزیک باڵەخانەی نەتەوە یەکگرتوەکان دەچێتە ئۆفیسێکەوە تا چاوی بەم خانمە بکەوێت. من بەڕێبەری گشتی ڕێکخراوەی کۆمەڵی نێودەوڵەتی بۆ مافەکانی مرۆڤ بووم. پێم گوت و ڕێگەت پێ نەدراوە قسە بۆ ڕۆژنامەوانان بکەیت، ئەمەش منی نیگەران کرد. بەڵام ئەوەندە نەترسا من لە جیاتی ئەو قسەم بۆ ڕۆژنامەوانان کرد، بەڵێ داوام لێ کرد هەندێک زانیاریم پێ بڵێ بۆ ڕۆژنامەکان، بەڵام ناتوانی چاوت پێیان بکەوێت. بەرنامەی ئەوەم دانا ئەو ئامادە دەبێت لە کۆبوونەوەیەکی لیژنەی تایبەت بە ڕێکخراوەکانی کۆمەڵی نێودەوڵەتی. ئەم لیژنەیە زۆر بەتوانا و دەسەڵاتێکی تایبەتی هەبوو، بەڵام بە هەموو کەسەکانم نەناسان کە لە ژوورەکەەوە بوون. هەر بۆیە نەیتوانی ڕۆژنامەی نیویۆرک تایمز ببینێ و ڕۆژنامەوانەکانی دیکە لەوێ ئامادە بوون. دوای ئەوەی ئەو بەیاننامەیەکی پێشکەش بە ئامادەبووان کرد، منیش دەستم کرد بە کۆکردنەوەی پارچە پڕەکان لە ڕۆژنامەنووسان و هەمویانم بەمە ڕازی بوون. پاشان پرسیارەکانم بۆ دەخوێندنەوە، ئەویش وەڵامی منیدایەوە و قسەی بۆ من دەکرد. بەم شێوەیە ئەو وەرگیز قسەی بۆ ڕۆژنامەنووسان نەدەکرد، بەڵام من قسەم دەکرد. پلانەکەی ڕۆبێرتا سەر دەکەوێت. بارزانی لە ئەمریکا دەمێنێتەوە و دەبینێت بارودۆخی ناهەمواری گەلەکەی
دەبێتە هەواڵی ڕۆژنامە دیارەکانی ئەم وڵاتە. ئێمە پێکەوە کارمان دەکرد. پێم وا بێ سەری لەوە سۆڕما بوو کە چۆن هەوڵم دەدا بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ ئەوەی بتوانێت زانیاریەکانی بگەێنێتە ڕۆژنامەکان بێ ئەوەی خۆی ڕاستەوخۆ قسەیان بۆ بکات. ئەو کەسێکی وریا بوو. ئەو کاتە هیلاک و ماندوو دەردەکەوت، بەڵام پلانەکە خۆشحاڵی کرد. کاریگەری هەوڵەکانی بارزانی تەنیا وەکو وشەی سەر ڕۆژنامەکان نامێننەوە. ئەمریکا ناچار دەبێت نزیکەی 1000 پەناهەندەی کورد قبول بکات. ئەو جووتێ پێڵاوی جوانی کوردی بەهەتیە بۆ هێنام. دەمویست لای خۆم بیان هێڵمەوە، بەڵام گوتم نابێت، دەبێت بیان خەمە مۆزەخانە. مۆزەخانەیەکی کوردی هەبوو لا بڕۆکلن، چوون بۆ بڕۆکلن هەدیەیەکمان خستە ناو پێشەنگایەکی شوشەوە. لەسەر هەدیەکە نووسرا بوو لە مستەفا بارزانیەوە بۆ ڕێکخراوەی کۆمەڵەی نێودەوڵەتی. ئامینەخانێکێکە لەوانەی کە لە نزیکەوە بارزانی ناسیوە، ڕوونی دەکاتەوە چۆنە شۆڕژگەڕی کوردزانی وێتی بۆ سەرکەوتنی نەتەوەیەک زیاد لە شەڕ و سیاست پێویستە بگیرێتە بەر. دەرگام کردەوە چوومە ژوورەوە، هەندێک خەڵکی تریشی لا بوو کە دیتم مەلا مستەفا یعنی هەستا لەبەر خەڵکەکە، هەستا لەبەرمان کە ئێمە هەمومان لە جێگای خۆمانمان یعنی خواخوام خێرە بەس بگەینە نزیکی و بۆی دانیشێتەوە. ئیتر هەر بە پێوە ڕاوەستا و مایەوە تا یەک ئێمەیدی 6 نەفەرە چوینە ژوورەوە. ئامینەخان خێزانی موحەدین ڕەحیمە کە سەرکردەیەکی کۆچکردووی پارتی دیموکراتی کوردستانە. ئێستاش قاتێکی لەلایە کە مەلا مستەفا لانیکەم جارێک لەبەری کردووە. ئیتر من هەندێنانم نردبوو باوکی مناڵەکانە، کاک مستەفاش وت بووی وڵی گەر بکرێ هەر لەونانە بێنە هەموو جارێ لە کوێت کڕێەوە بێنە چکە ئەوە مەلا مستەفا حەزیلێتی. تر باوکی مناڵەکان وت وڵی نەم کڕێەوە لە ماڵەوە دروستیان کردووە، طبعا نانی تیری خۆت زنای تەڕیکەیتەوەمە ئیشی زۆرە بەو ناکرێ. عومەر هەڵمەت زیاتر لە 50 ساڵە لە ئەمریکا ژی، هەر لە سەرەتای هاتنیەوە بۆ ئەمریکا چاوی بە بارزانی کەوتووە. باس لەوە ئاکات چۆن تەنانەت نەخۆشی کوشندەی شێرپەنجەی سیەکان ناتوانێت بارزانی ناچار بکات بە تەواوی پشت لە ژیان بکات. ڕۆژێکیان لە ماڵی برادێک داوات بووین، چەند کەسێکی کورد و ئەویش یەکێ بوو لەوانە جەنابی لە هینا لە قسەکانە من گوتم وەڵایی خۆزگا جەنابی سەرۆک ئاهاتی ڕۆژێ خۆم چێشتێکی خۆشی بۆ لە بنێم و وتی بەخوا زۆر حەزەکەم و خۆ دەزانین تەندروستیشم زۆر باش نییە ئەمانە. گوتم ئینشاءڵڵا لە مەجالێکا ئاگاداریان کردین گوتیان حەزەکا بێت. ئیتر ئەوە قەت لەبیرم ناچێتەوانێ منیش خۆم بەدەستی خۆم لەگەڵ کوڕێک لە کوڕەکانم ناوی کامرانە خواردنەکەمان حازر کرد و ئەمانە هێشتا وەختی ئەوە نەهاتبوو بگەن جەرەسێک لێدرا هی دەرگاکە. منیش تقریبا هەموو 2 مانگ چوو بۆم ئەو خانۆ جوانەوە خانۆکی هێزکسوک و ڕێک و پێک و خۆش بوو. ئیتر کە لە کوونەکەەوە سێنم کردمان شاکم جەنابی مەلا مستەفا بە تاقی تنیارە بەر دەرگاکەی. وەڵای تێکە کردمەوە کوتم جەنابی سەرۆک یاخوا بە خێر بیت نەمزانی تۆ لە بەر دەرگاکەی. کوتی قەی ناکەم حەزم کرد بەوانی یوتوب بچن لەولاوە خۆتان مادەن لە کۆڵانەکەی ئەودیو. پاشان دوای دیدارەکە داوای لێکردم پێشنیاری چەند پەرتوکێکی بۆ بکەم بۆ فێربوونی ئینگلیزی بۆ خۆی و هەروەها بۆ یەکێک لە کوڕەکانی دەیانویست بخوێنن، بۆیە چەند پەرتوکێکم بۆ هێنان. ئەویش تێبینی کرد کە ئەو کات من سەبیلەم پێبوو، بۆیە کیسێک تووتنی کوردی پێدام. وەکو تێبینی دەکەن بارزانی کەم دیداری دەنگی و وێنەی ڤیددیۆی هەیە. هۆکاری ئەمەی لای چەند کەسێک باس کردووە. جارێکیان گوتی نایەوێت دیدار ئەنجام بدات چونکە سەرکەوتوو نەبووم لەوە دیهێنانی ئامانجەکەم، بۆیە دیدار پێویست نییە. ئەو سەردانی ئەمریکای کرد بۆ چارەسەری پزیشکی، ئەمەش دوای شکستی هێزی پێشمەرگە تووشی بوو بەهۆی خیانەتی ئێران و ئەمریکاوە. ئەو نیگەران بوو، بەڵام لامان کاتدا کەسێکی ئازا و قسەزان بوو. ئەوە بوو کە داوای لە ئەمریکاکانە کرد یارمەتیمان بدەن. ملەتی کورد دەربەدەر بووە، ملەتی کورد تووشی شکستێکی بووە ئەوەی نەتیجەیەکی سیاسی بووە، نەتیجەی شکاندنی پێشمەرگە نەبووە، نەتیجەی هەڵی کوردستان نەبووە. ئێمە اعتیمادمان لەسەر ئەمریکا کردووە وەکو دەوڵەتێکی دیموکراتی. لێرە لەم خانوەدا لە ویلایەتی ڤێرجینیا ئەمریکا
بارزانی دوایین ساتەکانی ژیانی بەسەر برد بەڵام ئەو هەرگیز ئەوەی نەویست بوو. خانەوادەکەی و دۆستەکانی دەڵێن بارزانی ویست بووی لەسەر خاکی کوردستان بمرێت. بۆیە خانەوادەکەی دەچن بلیتی فڕۆکەی بۆ بڕن بۆی بگەڕێتەوە بۆ کوردستان. بەڵام دوایەوەی کە هێڵی ئاسمانیەکە دەزانێت کە مستەفا بارزانی پێویستی بەوە هەیە بۆریەکی ئۆکسجینی بۆ دابڕێت لە تەواوی گەشتەکەیدا داوا دەکات کە کاغەزێکی دکتۆر بهێنن تا دڵنیان بکاتەوە بارزانی دەتوانێت گەشتەکەی تەواو بکات. بەڵام بارزانی تەنانەت بژاردەی ئەوەشی نەبوو کە لە چ شوێنێک دوایین ساتەکانی ژیانی بەسەر بەرێت. دەیڤید بەراوردی ژیانی خەمباری بارزانیەکات بە ژیانی کەسایەتیە خەیاڵیەکانی نێونووسینەکانی ویلیام شکسپیر. ژیانی بارزانی تراژیدایەکی مەزن بوو. دەکرێت بڵێ تراژیدایەکی شکسپیر بوو. ئەو ماگبێسی کوردستان یاخۆ تەنانەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو. بەڵام ئەو پاڵەوانێکی ڕاستەقینە و کەسایەتێکی مێژووی هەبوو. بەڵام بارزانی بە دروستی زانی بووی کە کۆتایی ژیانی ئەو بە هیچ جۆرێک یەکسان نییە بە کۆتایی شۆڕشی کوردی. گوتی ئەوەی بەسەر هەوڵەکانی منات و داهاتووی خەباتی نیشتیمانی کورد دوشتی لێک جیاوازن. گوتی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی بەردەوام دەبێت و گەشە دەسەنێت. فراوان دەبێت ڕۆژێک دێت کورد بە ئامانجی خۆی بگات. ئەگەر بارزانی ئێستا لە ژیاندا بووە و ببینایە چۆن ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا باشکرا نەک بەنهێنی چەک بۆ پێشمەرگە دابین دەکەن و هاوپەیمانی کوردن بێگومان ڕابردووی بیر دەکەوتەوە و دەکرێت ئەوەشی پێبووتی نایە کە ئایا هێشتا تەنیا شاخەکان دۆستی کوردن؟